قۆناغی تایبەتە تۆ بێ ڕەچای قۆناغەکەشی بکەیت. کاکە دکتۆر ژیان قابلە من هەر ئەم مناڵم نییە خۆ من مناڵی تریشم هەیە ئامۆژگاری ئەمە ئەو قسانەی کە ئێمە بۆ یەکەین هەمووی نەسیحەتە بۆ ئەو ئێمە بەڕاستی لە سومعی خۆمانە ترسین ئەنجا کاکە دکتۆر ئەبێم حسابی ئەوە بکات کە ئەم کچە واللهی خەڵک بێڕەحمە واللهی خەڵک مەگەر خوا بزانە چی دروستەکە لە ناتاشا و دایەتاشن شت دروستەکەن بووی ئێمە ئامۆژگاریان ڕۆڵەجیان ئاگال لە خۆت بێ ڕۆڵەجیان ئەمە مەکە ئەزانین کە پاشە ڕۆژەکەی خراپە بێ ڕۆڵەجیان مەچۆ بەلای ئەم شتەیە ئەم شتانە مەکە ینی کۆمەڵێک شت دێ وەکو ئامۆژگاری پێمان وتووە باشە کاکە دکتۆر بۆ لی ناپرسی بڵێ ئای لە مناڵیە ئەم شتانم پێوت پێم ناوت بۆ چکە ئەمزانی کە ئەمە ڕوونایە بەڵام ئەبێ ئەو حسابی ئەوە بکە کە من ئێستا ئەم ئەزانێ گەورە بووە لە ناو خەڵکە بە نەوعێکی تر سەیرەکرێ دوایی کێشەیەکی کەی بۆ دروست دەکرێت ئەو کاتە نەمنیش و نەخۆشی لەژێر بارەکە لی دەرناچین ئەنجا کاکە دکتۆر خۆ ئەبێ حسابی ئەوەی بکا بۆ من ئێمە لە کۆمەڵگەی کوردیین کۆمەڵگەی کوردی کۆمەڵێک دابوونەریتی جوانی هەیە من ناکرێ خۆم بشوپێنم بە کۆمەڵگەیەکی تر بەڕاستی کاک دکتۆر ئەم خۆی ڕاستیەکە ناڵێ زۆربەی زۆری کێشەکانی ئێمە لەسەر جلوبەرگەکانیەتی واللهی جلوبەرگی وا لەبەر ئەکات کە لە چاولێکەریە ئاخر ئیتر چۆن تووڕە نابم ئاخر ئیتر چی بکەم یعنی چۆن عەقڵم نەوەستێ لەو کاتێ پێڵم ڕۆڵەجیان ئەم جلانە نە لەگەڵ دابوونەریتی خانەوادەی ئێمە نە لەگەڵ کۆمەلگاکەمانە ناگونجێ ئەی بۆ باسیێوانە ناکە باوکە گیان هاوڕێکانی منیش هەموو ئەو جلانە لەبەرەکەن ئەی بۆ باوکو دایکی ئەوان قسە ناکەن تۆ بۆچی ئەوە بیرکردنەوەتە یعنی تۆ بێ حەزل لە شتێ بوو ئیترە بێ فەرزیکەی بەسەر من لەوە چه حەزم لەو شتە نەبێت بەس هەناوخان حەز شتێکە و پێداویستەکان شتێکی ترە ئێمە زۆر جار بە دایک و باوک ئەڵێن دوای حەزی مناڵەکانتان مەکەون حەزی لە چییە بۆی بکەیت بەڵکو پێویستی بە چییە بۆی بکەم جیاوازیە لەوێنی دووشتا کچی من و باسی جلوبەرجی کرد پتێ نەتەوێ هەر کۆمەلگای و کەلتوری خۆی هەیە یعنی جاران لا ئێمە شتیوان نەبوو ئەبینی پانتۆڵێکی لە پێ کردووە لە شەش حەولاوە هەڵتەقیوەوە نییە شەقشەقی کردووە ئێمە جاران نەگەت کونێکی پسکۆلی تا پینەیەکمانلیات پێمان عیبی دەستمان پێوەگەی ئەوەی سا بۆ بە مۆدێل بە حساب مۆدێلە لە کاتێکە ینی من زۆر جار پرسیارەکەم ئەم مۆدێلە تو هەر شتێکەکەی ئەبێ قازانجی بۆ ئینسان هەبێ ینی من معیاری من بۆ هەر شتێک ئەبێ قازانج خزمەتی ئینسانیت بکات خزمەتی مرۆڤەکان بکات باشە پانتۆڵ بۆ چییە بۆ ئەوەیە مەسەن لە پیسی و لە سەرما و لە گەرما و لە چی بپارێزێ و شتێکی مەنزەرێکی جوانی شەبێ باشە تۆ لە سێ چوار لاوە شەقی کردووە هەڵەوەشە ێ باشە خۆڵە چێتە ژوورەوانێ بە قورآن پیسی تایە نوع یعنی من نازانم چ خۆشیەکی تیا باشە هەر شتێ لە وڵاتانە ڕوویا و کرا ئەکری ئێمە خاتون گیان لاسایی بکەین و لاسایی کوێرانە واز لەوەش بێنە بە ئەم شەقشەقەی تیابێ بەڵام هەندێک جل هەیە کە لەبەر یەکەی فعلەن کچی من یعنی زۆر جار لای خۆمان ئەڵێ ئەگەر پەنجەرەیەک هەوای لێ پەنجەرەکە داخە بۆ ئەوەی لەو هەوایە لەو شتە ئیزعاجە ڕزگارە بێت تۆ جلێ لەبەر مەکە گەنجە تعلیقی لێبا واو لێ بکات جلەکە و واو لێ بکە کە ئەم تعلیقی لێبا سوکایەتی پێ بکە ئەگەر ئەو جلە و لەبەران نەبووە ئەم نییە توانی جورئەتی ئەوەی ناکرد بەم شێوەی مامەڵ لەگەڵەکە یعنی لەوێ باوکی لەسەر حەقە هەندێک جل هەیە تۆ لاسایی باشە بۆ لاسایی هاوڕێکانە لە شتە باشەکانە ناکەیتەوە کچی من ئەزانی هەندێک کەسێ هەست بە کەمیەکەن بۆی سەرنجی کەسانی تر ڕاکێشن یە جلێک لەبەرەکات جلەکە سەرنج ڕاکێش بێ واللهی من شتیوان بینیوە من نەک بڵم پشگیریەکە لە باوکە ئەبێ نییە ئەم کەسە بۆ درەشی لێبەی ئەوای لێ بکەی هەتا ئەم پانتۆڵاچێتە لە شیەوە بەشەمە یعنی بەس پێم بڵێ یعنی ئەم جسمە جسمی خۆتە بیبی پارێزی بە چه حەقێک تۆ بەم شێوە بارزیەکەیت و دەریەخەیت و خەڵک سەیرەکات و ینی بۆ بە چه حەقێک یعنی ئەمە لە ناحی دینەوە ناحی بابڵێ ئینسانیەتەوە ناحی ئەخلاقیەوە گونجاون یەکچی من یعنی تۆ لاسایی هاوڕێکانە مەکەرەوانێ کە شتی خراپەکەن لاسایی شتە جوانەکانی بکەرەوە خۆم هاوڕێ خراپ نییە بەس هاوڕێی خۆڵا خراپیشمانێ و هاوڕێی باشیشمان هەیە لەبەرەوە ئەتیادی جلوبەرگەکانە بێ ئاگال لێ بێ کچی من